هەمیشە ئاری ئێمە وتومانە لەگەڵ ئەوانین کە خوێندکار مامۆستای تایبەتی هەبێت بۆ نمونە لە ماڵەوە، بەڵام ئینتر ڕەنگە زۆر کات بە هەر هۆکارێک بێت ئەو خوێندکارە پێویستی بۆ بێت کە لە ماڵیشەوە بۆ نمونە وانی پێ بدرێت لەلایەن مامۆستاکانە. ڕاستە بۆیە ئەپێکەیە ئەم ئەپا ئەتوانێت مامۆستای وانەبێژ، نزیکترین مامۆستای وانەبێژ و هەروە باشترین مامۆستای وانەبێژ بۆ تۆ دابین بکات. با بزانین ئەپەکە ناوی چییە، چۆن دەتوانێت هاوکاری ئەو خوێندکارانە بکات. بۆیە قسە لەگەڵ مامۆستا سعاد محەممەد ئاکەین کە بەڕێزیان ڕاهێنەری پەروەردەین بە خۆشحاڵی ئێستا لەگەڵمانەیە. مامۆستا سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ. بەخێر بێ مامۆستا جان. سپاس بۆ تۆ. زانیاری زیاترمان بەرێ لەسەر ئەم ئەپە، پێمان بڵێم ئەپە چییە؟ بەڵێ ئەم ئاپە ناوی سپیدی کەوتە. ئێمە وەکو گروپێک لە وڵاتی ئەستەمبول کۆنفرانسێکمان هەبوو، لەوێک کۆمەڵە خوێندکارێک بووین، وەکو کۆمەڵە مامۆستایەک بووین. ئیتر بۆ نمونە هەندێک لە ئەندامەکان هەریەکە و بڕۆنامەی کتێبەتی بە خۆی هەبوو لە خوێندندا. سەرەتا لە ڕێگەی ئۆنلاینەوە من فۆرمێکم پڕ کردەوە. ئەم فۆرمە بۆ ئەوانە بوو کە بەشداریم کۆنفرانسە بکەن لە وڵاتی تورکیا لە شاری ئەستەمبول. لەوێ کە بۆ نمونە سیڤیت ئەنارد بۆ 955 بەشدار بوو، بەشداری تێدا کرد، بەڵام 500 بەشدار بوو وەرگیرە. ئەوش بەپێی ئەوەی کە سیڤەکەت باشترین سیڤی بێت لە وڵات بۆ نمونە لە کاتی کۆنفرانسەکە وەرئەگیرەی. کاتی سیڤەکە چی بوو؟ بەڵێ بۆ نمونە سیڤەکە من ئەزمموی باشم هەبوو، بۆ چەند ڕۆنامەیەکم هەبوو و داوای ئێسەیان کرد. لەسەر ئەوە ئێسەیەک پڕ ئەەکەیتەوە هەموو ئەزمونەکانی خۆت ئەنووسیتەوە بۆیان ئەنێری، ئەوان باشترین سیڤی وەرئەگرن و دوای ئەوە داوەتنامەت بۆ ئەنێرن و داواتەکەن کە تو ئەوڕێتە ئەو وڵاتە گروپێک دروستەکەن. بۆ نمونە ئێمە کەمترین لە 3 ئەندام هەتاوەکو 9 ئەندام بووین لە گروپەکە. هەر گروپێک و تایبەت بە خۆی سەرپەرشتیارێکی هەبوو. کۆبوونەوەیەک ئەکرا لە هەفتانەیان مانگانە کە تۆ بۆ نمونە لەسەر بابەتێک کە هەڵەبژێردرێت لەو کۆنفرانسە تۆ ئەبێت شتێک دروست بکەیت، بۆ نمونە وەکو ئاپێک بێت، ئەپلیکیشنێکت تایبەت بۆ کۆنفرانسە کە پێشکەشی ئەەکەی. هەر گروپێک لەلایەن خۆیەوە ئەو دوو شتیان هەبوو، بۆ نمونە پرۆگرامیان هەبوو. quality of education تایبەت بوو بەوەی کە پەروەردەیی بێت، کاڵەتی پەروەردەیی. من وەکو ئەوەی کە دەرچووی بەشی زمانی ئینگلیزیم وە مامۆستام لەبەر ئەوەی زیاتر بەلایانی پەروەردەیەکەیە بوو، پێشنیارم کرد لایانی پەروەردەیی بکرێت و سوپاس بەخوا پێشنیارەکەیان وەرگرتم و کرام بە بەڕێوەبەری بەشی پەروەردە لەوێ، هەڵامژان دایرەکتەر of the education لەوێ. ئیترکە کە ئەو برارە درا لایانی پەروەردەیی برارماندا چی بکەین، چ شتێک گرنگە بۆ خوێندکار و بۆ خانەوادە. خۆتان چاکەزارن هەمیشە خانەوادە و خێزان خەمی منداڵەکانی کە باشترین بن و خەمی ئەوەیانە کە نمرەیەک بەدەست بێنن هەمیشە شانازی پێ بکەن. من داوای ئەوەم کرد لایانی پەروەردەیەکە بگرینە بەر لەبەرەوە ئێمە 9 ئەندام بووین، بەڵام بەپێی ئەوە کە بۆ نمونە کە گروپ دروست ئەکرێت باشترین کەس کە بەشداری ئەکری ئەوە هەڵەبژێردرێت. تەنانەت ئەگەر تۆ لاوازیش لە پێشکەشکردنی ئەو پرۆژەیە بکەی ناتوانیت ئەبێت جێی بهێڵی ئەو گروپە. یعنی مەرجیان هەبوو لەوەی کە تۆ بەشداری ئەەکەی. بەڵام ئێمە 5 کەسمان بە ئاکتیڤماینەوە چالاک بووین. ئەو 5 کەسەمان چیمان کرد، پێشنیارمان کرد، ئاپێکمان دروست کرد. ئەم ئاپە لایانی داهێنەری بۆ پەروەردەیە بوو، بۆ پەروەردەی بۆ لایانی خێزان کە تۆ ئەتوانی بە کلیکێک لەسەر ئەم ئاپە باشترین ڕاهێنەر بدۆزیتەوە بۆ خوێندکارەکەت، بۆ منداڵەکە. ئێستا ئەپە هەیە بەردەستە؟ بەڵێ لە وڵاتی لە کوردستان جارە ینی بەداخەوەی هێشتا ئەوە نیە، لەبەرەوەی تازەیە لە ئەستەمبول و لە وڵاتانەی تر کە باشترینە لەوەی کە ئەمە نەک تەنها بۆ خوێندکاریان بوو، باشترین ئاپەکە بەکاری هێندێت. تەنانە سوودی بۆ مامۆستاکەش هەیە کە بە ئاستی توانستی توانایی بەرزەکاتەوە بۆ وای لێ دەکات. ئاپێکی کوردی لە ئەستەمبول ئێستا هەیە، ئاپەکە 5 کورد دروستیان کردووە، ئێستا لەوێ لە بواری پەروەردە بۆ دۆزینەوەی مامۆستای وانەبێژ. من وەکو تاکە کورد بەش ئافرەت بووم و کوردیش بووم، لە نێو تقریبان 500 نزیکی 500 بەشدار بووە، تەنها من کورد بووم کە بەشداریم کرد، پێشنیارەکەشم کرد، قبول کرا. و لەوێش هەر من بۆ نمونە وەکو کوردێک کرام و بەڕێوەبەری بەشی پەروەردەیەکان کە لەوێ لە گروپەکە من شتەکان منات. بەڵام لەلایەنی کورد وەکو کوردی لەوێ بەکاری بێنین کورد نا، هەر بە ئینگلیزیە ئاپەکە
بەڵێ بەڵام لە کوردستان بەردەست نییە و هیوادارم کارێکی لەگەڵیانە کارێک بکەم چونکە داوایان کردووە بە خۆشحاڵی و ئەم هەفتەی ڕابردووە بەردەوامی بدرێت بەو ئاپا و ئەوەشی کە ئەو ئەپلیکیشنە بە شێوازێک بەکار بهێنرێت هیوادارم کارێک بکەم بتوانم لە کوردستانیشە کاری لەسەر بکەم و ئەو ئاپە بەکار بهێنرێت لێرە بەڵێ باشە مامۆستا سعادە باست کوت مامۆستا توانای خۆی تیا بەرزەکاتەوە ئەمەپا و لە کاتێکیشدا بۆ خوێنکار زۆر گرنگە بۆ دایک و باوکی خوێنکار گرنگە کە مامۆستایەکی وانە بێش بۆ ڕۆڵەکانیان بدۆزنەوە بۆ خوێنکارەکانیان بدۆزنەوە هەردوو بوارەکە پێمان خۆشە ڕوونکردنەوەی زیاترمانە بۆ نمونە چۆن مامۆستا لەم ئەپلیکیشنێ ئەپی سپیدی کۆچ دەتوانێت ئاسی توان زانستی خۆی بەرزکاتەوە چی تایە ئاپەکە بۆ نمونە بەڵێ ئەم ئاپا لەلایەنی ئەوەی وەکە ئەبێ باشترین مامۆستا بەشداری تیا بکە ئەو مامۆستایانە بۆ نمونە تاقیکردنەوەیەکە باشە تۆ ئەو مامۆستا کە دوانە ئەڵێتەوە بۆ منداڵە ئاستی ئەو مامۆستا دەرئەکەوێت لەوەیە و بۆ نمونە باشترین مامۆستا کە پێشکەشی ئەو خانەوادە ئەکا بۆ منداڵەکەی خانەوادەکەی لەوێ سەرپەرشتی ئەوەن ئەمە لێرە گرنگیەکی هەیە بۆ خوێندکاری ئامادەی هەتاوەکو زانکۆ یعنی بۆ نمونە تۆ لەوێ خانەوادەکە بڕیارەدا سوودی کۆتایی بەرهەمی ئەم خوێندکارەی لە ئاستی لە سەرەتایە کە چۆن بوو و ئاستی چۆن بەرەو پێشۆ گۆڕاوە لەویا مامۆستاکە وا لێ دەکا هەمیشە هەوڵ بدا بۆ باشترین بڕوانامە و هەوڵ بدا باشترین شت بەکاربێنێ لەوەی کە فێری بی بۆ پێشکەشی خوێندکارەکەی بکات بۆ وای لێ دەکات تۆ لەو ئاپەوە ئەگەر بڕیار بدرێت کۆمەڵێک مامۆستا بخرێتەوە ئاپە و داوا بکرێت مامۆستاکە چی ئەکات هەمیشە هەوڵەدا باشترین بڕوانامە بەدەست بێنێ لەبەرەوەی بەرزترین ئاستی هەبێ لەو ئاپەیە بڕاتە سیڤی مامۆستاکەی تایە وەکو خوێندکارێکە ئەچمەنی ئاپەکەەوە ئەمەوێت مامۆستا سەعادە ببێتەوە نەبێژی مناڵەکانی من یان خوێنکارێکم هەیە دەمێت مامۆستا سەعادە وانەی ئینگلیزی پێ بڵێت کاتێکە چمە ناو ئەپلیکیشنەکەەوە سیڤی مامۆستا سەعادە و بڕوانامەکان و هەموو بابەتەکانی تێداێت بەڵێ لەو کاتەیە کە باشترین مامۆستا هەڵبژێردێ بۆ منداڵەکەی لێرە باشترینمان هەیە بەڵێ باشترین مامۆستا هەڵبژێردێ بۆ منداڵەکەی باشترین لەناو ئەپەکەیە یان بۆ نە پێوەرێک مەرجێکەیە بۆی کە اینجا بچێتە ناو کە بۆ نمونە داوا دەکەیت وەکو مەرجێک ئەم مامۆستا ئەم ئەزمونانەی هەبێ ئەم خاڵانەی هەبێ لەوێ ئەو مامۆستا خۆی وەکو تاقیکردنەوەیە کە دائەمرێت مامۆستاکە ئەزمونونەکانی سیڤەکان چاوپێکەوتنی بینینی قسەکردنی هەموو شتێک لە ڕێگەی ئەوە بۆی دائەمرێت بەڵام لەبەرەوەی ئەم ئاپە تازەیە و سەرەتایە ئەم ساڵانی ئێمە ناڵم لە وڵاتی تورکیا لە شاری ئەستەمبول کە دروستمان کردووە هەروەکو گروپێکی خۆمان داوای بەردەوامبوونیان کردووە کە بەردەوام بدرێ بم ئاپ و ئیتر لە وڵاتەکان تر بەکاربهێنرێت زۆر باش مامۆستا کاتە تۆ پلانت چیە چۆنە تێم ئەپە بینی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئێمەش لە کوردستان بتوانین سوود لەم ئەپە وەرگرینە هەروەها دواتریش چۆن ئەتەوێت بۆ نمونە مامۆستاکان بەشداری ئەم ئەپە بکەن چۆن پەیوەندی بکەن بۆ ئەوەی کە ئەوانیش بتوانن ئەو مامۆستانی کە بەپێی مەرجەکانی بەڕێستان داوا کراوە بتوان بێنە ناو ئەپەکە و خزمەت بکەن ئەوانیش بەڵێ ئینشاءالله لە بڵێ داهاتوویەکی نزیکە کە داوا کرا لە ڕێگەی سەرپەرشتیار و بەڕێبەرەکانی ئەو کۆنفرانسە کە ئەمە کۆنفرانسێکی گەنجانە کە ساڵانە ئەنجامەدرێت لە وڵات و شارە جیاوازەکانە ئەم ساڵ وە خۆشحاڵیەوە هەم لە شاری بڵێن لە وڵاتی سعودیە لە مەکەتە المکەڕەمە هەم کۆنفرانسیان هەیە هەمان گروپ بە خۆشحاڵی داوا کرا کە بەشداری بکەین بەڵام من ببوونی ئەوە مەجای دەوام و خوێندن هەنێک کات ناکرا بەڵام هەموو ساڵەکەمە ئەکرێت زیاتر ئەوەی شڵا داوایان لێکم بە خۆشحاڵیەوە ئەگەر بتوانم دەست بکەینەوە بەکارەکان هەوڵە دەم هەر شتێک هەبێت گرنگی چونکە من لێرە ئەژیم هەر ئەندامێک لێ ئەوان بوونم ئەندامەکان لە وڵات مالیزی بوون و هەندی بوون ئیندیەن بوون میجویستم سەری ئەوانەکەم هەندێک لە مالیزی و هندی وانە دەبێن بەڵێ بە دنیاەوە جیاوازن چونکە مەسریتیا بوو ینی بڵێ منێکێک بووم لەوانەی کە وەکو کوردێکی بڵێ بەشێکی عێراقی بەشدار بووم لەوێ بەڵام ئەوان وڵاتەکان بڵێ پێش ئەندامەکانیان جیاواز بوون هەرێکی لە وڵاتێکی کەوە هاتبوو ئەمە ژوای کرد کە ئیشەڵا من هەوڵ بدەم داوانە لێ بکەم زیاتر لەوەی کە ئەو ئاپە بهێنمە کوردستان لەبەر ئەوەی ئێمەش هیچ جیاوازێکمانی لەگە وڵاتانی ترە بۆ ناقەچێکە خوێندکارمان هەیە ینی ئێوە باشترین بێت و دایک و باوکمان هەیە دایم باشترینی بۆ منداڵەکەی بە ئەم ئاپەش لە کوردستانە هەبێ بتوانین گەنجانمان هەیە ئەمە زیاتر هەلی کاریشە بە گەنجەکانمان چونکە گەنجانمان هەیە مامۆستان خەریجن باشترین ئەزمونیان هەیە و هەوڵەدەن هەمیشە مامۆستاکان سیرکردن ئەوانەی کە زمانی ئینگلیزی لە سلێمانی لە شارەکانی تر
گەنجن هەمویان و زیاتر ئەزمونیان زمانەکانیشان ئەوان زیاتر هەمان دەکەنە سەر زمانی ئینگلیزی و باشترینیشە بۆیە هەوڵ دەدەم ئینشەڵا بێتە کوردستان و ئەوەندەی بتوانم وەکو ئەوێ وڵاتانی تری زۆر باشە ئێمەش ئومێد دەکەین ڕۆژێک بێتە کوردستان مامۆستا ئەو ئەپە ئێستا کە لە وڵاتی تورکیا کارای ئەو کارەکات بۆ نمونە چەند مامۆستا لەو ئەپەیان بۆ نمونە لە یەک کاتا ئەتوانێت چۆن هاوکاری خوێندکاران بکرێت چەند مامۆستا ئەنجامن لەناو ئەپەکەیە بەڵێ هەتا ئێستا داوا بڵێ مامۆستا تیانە بۆ نمونە کە داواکرابێت هەتا وەکو ئەوەی کە خانەوادە داوا بکەن ئەو کاتە ئەتوانن مامۆستاکان داخل ببن و بەو شێوازە ئەتوانی مامۆستا بدۆزیتەوە بە خوێندکارەکەت ئەگینا وەکو ئەوەی بڵێ مامۆستا لەناو ئاپەکەیا بێ هەتاکو ئێستا نەمان بەردەستمان نەکردو ئەوەی کە مامۆستاکان کێبن و لەو ئاپەیا بن بۆیە هەر کاتێک لە هەر وڵات و شارەکان ئەم ئاپە بۆ نمونە کارا کرا ئێمە لە هەر شوێنێک وڵاتێکی خۆمان بۆ نمونە لە کوردستان بێ من ئەوەندە مامۆستای کورد داخلی ئەوە هەکەم ئەوان لە وڵاتی خۆیانەوە بۆیە ئەمە هەرکێ و بە بەشداری چەند وڵاتێک و چەند شارێک ئەکرێت بۆیە بە جیاوازی مامۆستا سەعادە ئەوەی لە قسەکان تێگەیشتن تۆ خەونتە ئەم ئاپە لە کوردستانیش کار بکە بەڕاستی ئێستا لە تورکیا هەیە پرسیارەکەم بە دوو جۆرە بۆ تورکیا و لێک نزیکی خۆمان لە مالیزی لە هەندی لێکچوونێکی پەروەردەییمان هەیە لە ستراکچەری با بڵێن وانە وتنەوە و شێوازی ئەو سیستێمە پەروەردەیی کە هەمانە ئەمە دەکەم بە پرسیارێک کە دواتر پێم خۆشە وەڵامی بدەیتەوە بەشی دۆمی پرسیارەکەمەوەیە بۆ کوردستان ئەم ئەپا ینی تا چەند خەونی ئەوەیە بە خێرایی بێتە بەردەست و ڕێنوێنی بێت بۆ خۆتەڵی زۆر مامۆستاکە دانەمەزراوە ینی پێی خۆشە لە کەرتی تایبەتدا وانە بڵێتەوە مەشتێکی نۆرمال و ئاسایە ئێمە زۆر لە ناو پرۆگرامەکەمانە ببووە زۆر باسیەوەمان کردو بریا خەڵک وازی لەوانی تایبەت دەهێنا بەڵام مافێکی گشتیشە و هەموو کەسێک دەتوانێت بەکاری بێنێت تا چەند ئەمە لە ڕووی تێچوو شەواستەکەی تێچوویەک ینی تۆ توانی منافەسەیەک و کێبڕکەیەکی کەمی تێچوو وانەی وانەوتنەوەی تایبەتیش دابنرێ بۆ ئەم ئاپا بەڵێ ئەویان پرسیارەکەی پێشووترت کە ئەوە بوو لێکچوونی پەروەردەیی لە نێوان لە وڵاتی ئیندیان کە زۆربیان ئیندیان بە ئەندامەکان بەشداریان کردووە هەمیشە داوا کرا هەر یەکێک لە ئێمە ئەندامەکانمان بە شێوازێکی جیاواز باسی پەروەردەی وڵاتەکەمان بکەین کە لە سەرەتاوە داوا کرا بە شێوازێکی ئیدوکیشن ئێمە وڵاتەکان بڵێ باسی وڵاتەکەی خۆمان بکەین من باسی کوردستانم کرد پەروەردە لە کوردستانە سیستەمی پەروەردە لە کوردستانە چۆنە باسی چۆنی لە دواوەی لە پێشەوە بە شێوازێک بوو هەندێک وڵات ئێستا بۆ نمونە ئیندیان زۆر لە دواون بۆ نمونە سیستەمی وڵاتی سیستەمی پەروەردەیان لە وڵاتەکەیە زۆر ڕخنی ئەوە بوو کە هیچ خزمەتگوزاریەکیان نییە لەوێ کە خوێندکار بتوانێت باشترین بەدەستبێنێت سەیرم کرد ینی هەموو وڵاتەکان کەم و کورتێکیان هەیە لە سیستەمی پەروەردەیە بەڵام بە دڵنیاییەوە وڵاتەکان ئەوانەی کە زۆر باشن ئەوانە جیاوازن ئێمە چیمان کرد هەموو ئەو کەسانی کە بەشدار بووین هەرێکی و باسی وڵاتەکەی خۆی سیستەمی پەروەردەییمان باس کرد هەرکێ لە شێوازی خۆی زیاتر ڕخنە لەسەر ئەوە بوو بۆ نمونە سیستەمی پەروەردە هاوکار نییە بە زۆری بۆ خوێندکاریانی تۆ ئەوەی ئەتەوێت بەردەست نییە ینی هەمیشە جیاوازی هەیە لە نێوان پەروەردەی بڵێ ئەوەی کە خوێندن و قوتابخانەی تایبەتی لەگەڵ قوتابخانەی حکومیە سیستەمی بڵێ کوالەتی پەروەردەییمان جیاوازە هی ئەوە بوو ئەوانیش بۆ نمونە ئەو ئاستە بەرزە نەبوون کە من لەوێ ئەگەر باسی وڵاتەکەی خۆم کرد بڵێم ئەوان خۆش بە حاڵیان کەوان بڵێ بەداخەوە ئەوانی زۆر کەم و کورتی تیا بوو هەر کەسێک باسی پەروەردەی سیستەمی پەروەردەی وڵاتەکەی خۆی ئەکرد ئەوە بوو بە شێوازی جیاوازیانی هەمووی باس کرا دوو هەم پرسیارێشت ئەوە بوو کە پرسیارم ئەمە پاگەر بێتە بەردەست و بێتە بوون وڵاشتێکیشی بۆ ئیزافاکەم هەمان ئەو ئەپەی تورکیا بێیان لێرە ئەپێکی تر و سێرڤەرێکی تر دەکرێتەوە بۆ ئەپا ینی بۆی من پرسیارەکەم وا بوو ئەگەر هەمان ئەپ بێ و کاتە مامۆسای کوردیش دەخرێتە نێو هەمان ئەپەوە وڵاتانیش ئەگەر بێت و کلیککەن لەم ئەپا زانن مامۆستاکانی ئێمەشێ و سیڤەکانی ئێمەچێت لەو کاتیا کە من بۆی ئەڵم بە خۆشحاڵێ و هەزەکەم ینی هەمان ئەگەر کاری لەسەرکەم بێتە ئێرە بۆ نا ئێمە شکوڵاتانی تر با مامۆستامان هەبێت و بەتوانان و ئاستێکیان هەیە لەوە چێ زۆر جار من کە ڕۆشتمە ئەوێ هەنێکیان بە شێوازی زمانی ئینگلیزی کە قسەیان ئەکرد کە ئەڕۆیتە وڵاتێکی تر ئەڵی لەوە چێ کوردوان نەبێ باوەڕکەن من شانازی ئەەکەم زۆر جار هەیە کوردی خۆمان زۆر بەتواناتر و قسەی ئەوەی هەیە کە لە من لەوێ لیدەرمان هەبوو باشە لە کاتی پرزنتێشنەکە بە
باشترین پرزنتر دیاری کرام لەوێ کە من بە خۆشحاڵەکە قسەم ئەکرد لیدەرەکە قسەی ئەکرد بۆ منە زمانیان جوان نەئەگەشت بە لیژنەکە لە کۆتاییە وتیان ئەگەر ئەتوانم باشە ئینگلیزی هندی جیاوازە بالضبط ینی کە ئەم کۆنفرانسە ڕاستە هەموو شتەکان جیاواز بوون کە ئەڕۆیتەوێ ئەڵی لەوە چی من کورد بم جیاواز بم نەتوانم ئەوە بۆیە بیگەێنم ناوانە بوو بەڵام ئەوە خۆشحاڵی بەوەی کە زمانی ئینگلیزی زمانێکی ئینتەرنەشناڵە یونیڤەرساڵە لە برێتوانی لە هەموو وڵاتێکا بەکاریبێنی بە خۆشحاڵیەوە ئەوەی هەیە کە تۆ وەکو دوو کەسی لەوێ زمانی ئینگلیزی تەنها زمان بوو کە بەکارەهێنرا بەڵام لە کاتی پێشکەشکردنە کە قسەیان ئەکردنیان ئەتوانی زۆر بە جوانی قسەی پێ بکەن کاتێک کە پێشکەش بڵێم لیژنەکە داوای کرد کە لە کۆتاییە ئەبێت شتێک باس بکەی من یەکسەر کە دوای ئەوە قسەکرا داوام کردوتم ئەتوانم قسە بکەم لەسەر پەروەردە زۆر بە خۆشحاڵی قبولیان کرد و زۆریش قسەکانم ئەوەندە بەدڵیان بوو کە هەڵبژێردران بەوەی کە لە نێوان 200 و تقریبا 30 یان 300 بەشدار بوو بوون بە یەکێک لە باشترین ئەوانەی کە باشی پێشکەشکردنی بابەتەکەم کرد بە زمانی ئینگلیزیش قسەمان کرد چونکە لەوێ کەس نییە بۆ تێودا لە زمانیەمە باسی ئەوم کرد ئەگەر باسی فێربوون بکەین ئەبێ ئێمە پەروەردە بخەینە پێش فێربوون education before learner because وام وەدوتم چونکە زۆر گرنگە لەبەر ئەوەی ئێمە ئەگەر منداڵەکانمان فێری پەروەردە نەکەین چۆن بتوانن فێر ببن من هەمیشە لە دەمامەکەم بە خوێندکارەکانم بەڵێ چونکە من پێم وتوتم ئەگەر تۆ پەروەردەیەکت نەبێ بەرامبەر بە مامۆستاکەت خانەوادەیەکت نەبێت لە بناخەیە تۆی بە جوانی فێری پەروەردەیە نەکردبێ چۆن ئەتوانی سبەی دووسبەی شتێک فێر بیبی بەخشی تۆ بێ ڕێزگرتنێکت هەبێ دوای ئەوە بڵێ من فێر بووم باسی ئەوانم زۆر کرد و باسی ئەوەم کرد کە ئێمە هەمیشە باشترینمانەیە بۆ منداڵەکانمان لەلایەنی پەروەردەی و ئەنجا فێر بوون زۆر قسەکانیان بەدڵ بوو ئەوە بوو کە باسی ئەوە کێڵەی کورد بۆنا ئێمە شەتوانین وەکو ئەوان بین کاتی ئەڕۆنی ئەوان باشترین دانین بەڵام کوردی شەتوانێ وەکو هەموو وڵاتەکانی تر و هەموو ئەندامەکانی تر بەشداری بکات ئەوان مالیزیان تیا بوو بۆ نمونە ئەفریقیان تیا بوو بۆ نمونە میسریان تیا بوو هەموو شوێنە جیاوازەکانی تیا بوو ئاپەکەیش بۆیە حەز ئەەکەم هەمان ئابێ لەبەر ئەوە ئێمەش بتوانین وەکو کوردێک کە بینیان بەمەڵستەکانی ئێمەوان هەبێت دیاربین بۆ نابە خۆشحاڵی و حەزەکەم هەوڵشی بۆ دەم ئینشەڵڵا کە بتوانم ئەو کارە بکەم دەستە خۆش بە مامۆستاوە هەم ئەمە وتمان ڕاهێنەری پەروەردەی تاواچکۆ ڕاهێنەرن لە بواری پەروەردە لە بواری فێرکردن نمونەتان زۆر بە هیوای نایلێکی زۆر نزیکیژا ئەمەپە لە کوردستان بەردەست ببووی هەم مامۆستاکانی ئێمە وەکە خۆت وتت کۆمەڵێک تایبەتمەندی هەیە و خوێندکارێکیش دەوێت مامۆستایەک وانەبێژێکی نزیکترین خۆی و باشترین دەستی شامکە ئەمە پەڕێگەکانمان بۆ کورتەکاتەوە ئاسانترە بۆ لە شوێنی نیشتە ینی بە شێوازێک بەکاردێن نزیکترین خاڵی نیشتە جێبوونی ئەو شوێنە کە ئەتەوێت یەکسەر مامۆستاکەت بۆ بەردەستە بێت ینی بە یەک کلیک ئەو مامۆستاتە لە نزیکترین شوێنی خۆتا لە نیشتە جێبوونە یەکسەر توانی باشترین ڕاهێنەر بۆ منداڵەکەت دەست خۆش بە مامۆستا دووبارە سپاس بۆ تۆ ماندوونە بن سپاس